لانی کەم ئەوەندەی بە موچە دەگەڕێتەوە ئێستا کاتی خۆیەتی موچەخۆران و فەرمەنبەرانی هەرێمی کوردستان یەخەی دەسەڵات و هێزانە بگرن بڵێن کوا ئەوە هەڵبژاردن تەواو بوو وەرن بەڵێنەکانتان جێبەجێ بکەن و لە بەرامبەر جێبەجێ نەکردنی بەڵێنەکانیاندا گوشاریان بۆ بێنن بەردەرگایان بگرن بەردەمی مقڕەکانیان بگرن بەردەمی ماڵە مەسئولەکانیان بگرن بەڕاستی و هەتا ئەگەر لەو شوێنانەی ئیمکانی هەیە خەڵک خۆی ئەو داهاتانەی کە دەستی دەکەوێت خۆیان بەکاری بێن و دابەشی کەنەوە بۆ موچە لەوێ هەیە و هاوکات گوشارەکانیان جارێکی کە بۆ سەر دەسەڵاتی بەغداش زیاد بکەن بەغداش ناتوانێت هیچی کە شانی خۆی ئەگەر قەرارە و کوردستان و بەشێکە لە وڵاتێکی فیدرالی و فیدرالیزم کراوە و ناچارن لەلایەکە و ناڕزاتەکان ڕووی لە بەغداش بێت هەم ڕووی لە بەغدا هەم ڕووی لە دەسەڵاتی هەرێم بێت من پێم وایە تاکە ڕێگەش تەنها ئەوەیە کە خەڵک بە هاتنە مەیدانی خۆی بەهێزی خۆی بە توانایی خۆی یەخەی ئەم دەسەڵاتە بگرێت و ئەو پارە لە قوڵجیان دەربێنێ و کۆتایی بەو هەموو یاریە بێنن کە هەموو ڕۆژێ دەکرێت و هەموو مانجێک پێیان دەکرێت یعنی خەڵک کە کار دەکا کە دەست ڕۆژی ئەوڵی مانگ دەست پێ دەکا دەبێت لە بیری ئەوە دابێ ئایا لە کۆتایی مانگدا موچە وەردەگرێت یاوەری ناگرێت لێی دەبڕدرێت یا لێی نابڕدرێت